مامۆستا مەلا محەممەدی شێخەڵمارێنی ناسراو بە عەتیقی شاعیر دەفەرمێت: دەسا ساقی وەرە یەک پیاڵە تێکە، مرادی ڕۆح و جانم جێبەجێکە، دڵم شێواوی زولف و خاڵ یارە، بە شێوی دەردی دووریم زۆر دەمێکە، نەخۆشی دەردی دووری یاری ڕووخۆش، دەوای دەردم پیاڵای ڕێک و پێکە، دەساتێکە هەتا ماوم نەسووتێم، هەمیشە چونکە موحتاج دەفعەیەکە، ئەگەر من مەسی ڕووی یاری جوانم، ئەڵێن خەڵکی کەشێت و بێ خەمێکە. لەدەست دەرچوو دڵم وەک تەیری عنقا، پەلاوپەل هەردەمە و جێگە و چڵێکە، بدێ ساقی شەرابی لەعلی ڕەنگت، نەشەم زاوم کە وشیارم گەلێکە، دڵم وشیار و خۆم شێت و پەشێوم، بەدڵ وا تێ ئەگەم جامی جەمێکە، حەریفی بادەخوەرانم بەمەستی، 200 ساڵم لەلا تەنها دەمێکە، نەکەی خاڵی لە من کوپەی شەرابت، پیاڵەی پڕ لەلام تەنها قومێکە، عەتیقە بۆیەوە مەستی شەرابی، ئەوەی پێی مەزدەبی تەنها یەکێکە.